سڵاوتانی بێتازان بەخێر بێن بۆوانەیەکی نوێ لە بەشی چوارەمی کۆرسی نێتوەرک پلس. وانەکەی ڕابردوو فێربووی کە چۆن تۆ ژمارەیەکی باینەری بگۆڕیت بۆ دیسیمڵ. لەم وانەیە بە پێچەوانە باز دەکەین کە ئێمە ژمارەیەکی دیسیمڵمان هەیە ئەیگۆڕین بۆ باینەری بە ئاسانترین ڕێگا. با دەست پێ بکەین. سەرەتا نمونەیەکی ئاسان وەردەگرین بۆ نمونە ژمارە 63مان هەیە. داوا کراوە لە تۆ کە ئەم ژمارەیە بگۆڕیت بۆ باینەری. وەکوتم ڕێگایەکان یەکجار زۆرن بۆ گۆڕینی دیسیمڵ بۆ باینەری، بەڵام ئێمە ئاسانترین ڕێگا هەڵدەبژێرین. ڕێگایەک هەیە کە ژمارەکە دابەشی دوو دەکەی، بەڵام ئەمە کێشەیەکی هەیە. کاتێک تۆ ڕوبەڕووی ژمارەیەکی گەورە ئەبی، تۆ پێویستە ئەم ژمارە گەورەیە دانەدانە تۆ دابەشی دووی بکەیت. جا بۆیە ئێمە ڕێگایەکی ئاسان هەڵدەبژێرین تاکو بە ئاسانترین شێواز بیگۆڕین بۆ باینەری. سەرەتا با لە ژمارە 63 دەست پێ بکەین. یەکەم شت کە دەبێت تۆ بیکەی ڕیزەکە بنووسی کەوانەکەی ڕابردوو باسمان کرد کە لە 1 تاکو 128 وتمان لە حاڵەتێک ڕیزەکەت لەبیر کرد ئەم ژمارانە لە یەکەوە دەست پێەکەی ئەڵە 1 کۆ 1 ئەکاتە 2 2 کۆ 2 ئەکاتە 4 4 کۆ 4 ئەکاتە 8 8 کۆ 8 ئەکاتە 16 16 کۆ 16 ئەکاتە 32 32 کۆ 32 ئەکاتە 64 64 کۆ 64 ئەکاتە 128. تۆ توانیت ڕیزەکە بنووسی یاسایەکە. پاشان چیەکەی؟ خاڵی دووەم خاڵێک لە نێوان ژمارەکاندا ئەنی وەک بەم شێوازەی کە لە بەرامبەرتانە. ئێمە وتمان ڕیزەکە کە ئەنووسین لە دەستە ڕاستەوە ئەینووسین بۆ دەستە چەپ لە یەکەوە 2 4 8 16 تاکو 128. پاشان ئێمە کاتێک ئەمانەوێت ژمارە باینەریەکە دەربکەین بە پێچەوانە دەست پێەکەین لە دەستە چەپەوە بۆ دەستە ڕاست، واتە لە گەورەترین ژمارە تاکو بچووکترین ژمارە دەست پێەکەین. ئەڵێ ئایا 128 ئەڕواتە ناو ژمارە 63؟ نەخێر، چونکە 128 زۆر گەورەترە لە ژمارەکەی خۆمان کە 63 کەواتە لەم حاڵەتە تۆ ژمارە 0 لە خوارەوەی 128 دا ئەنەی. پاشان بەردەوام ئەبی بۆ ژمارەکەی تر کە 64. ئەڵێ 64 ئەڕواتە ناو ژمارە 63؟ نەخێر، چونکە گەورەترە. لەم حاڵەتە دووبارە تۆ ژمارە 0 دا ئەنەی لە خوارەوەی 64ەکە. ئەگەیت بە ژمارە 32. ئایا ژمارە 32 ئەڕواتە ناو ژمارەکە 63؟ بەڵێ، کەواتە ژمارە 1 لە خوارەوەی 32ەکە ئەنووسی. پاشان پێش ئەوەی بەردەوام بی تاکو تۆ بزانی گەشتی بە چ ژمارەیەک، ژمارە 32 لە خوارەوە بنووسە لە شوێنێک، کەواتە تاکو ئێستا تۆ گەیشتیت بە ژمارە 32. ئەوەی داواکراوە لە تۆ ژمارە 63. پاشان ئەڵێ ئایا 32 کۆ 16؟ تۆ لەم حاڵەتە دەست بە کۆکردنەوە ئەەکەی. ئایا ئەم ژمارەی کە لە خوارەوە نووسیت 32 کۆی 16 بکەی دەکاتە چەند؟ ئەگە بڵین 32 کۆ 16 ئەکاتە 48. کەواتە 48 ئەڕواتە ناو ژمارە 63؟ بڵێ، کەواتە دووبارە ژمارە 1 لە خوارەوەی 16 ئەنووسی. لەم حاڵەتە 32ەکەی خوارەوە کە نووسیت بۆ زانینی خۆت ئەیگۆڕیت بە 48، واتە تاکو ئێستا ئێمە گەیشتین بە ژمارە 48. بەردەوام ئەبی ئەڵێ 48 کۆ 8 48 کۆ 8 ئەکاتە 56. ئایا بچووکتر لە 63؟ بەڵێ، کەواتە لە خوارەوەی هەشتەکەش ژمارە 1 ئەنووسی. ژمارەکەی خوارەوە کە 48 ئەیگۆڕین بە چەند؟ ئەیگۆڕین بە 56. کۆتا ژمارە کە تاکو ئێستا گەیشتینە پێی. پاشان بەردەوامە بی ئەڵێ 56 کۆ 4 ئەکاتە 6. ئایا 6 بچووکترە لە 63؟ بەڵێ، کەواتە لە خوارەوەی 4ەکەش ژمارە 1 ئەنووسی. بەڵام لەبیر مەکە ژمارەکەی خۆت لە خوارەوە ئەبدێتی بکە تاکو بزانی تۆ گەیشتی بە چ ژمارەیەک. 56 بوو ئەیکەین بە 6 تاکو ئێستا ئێمە گەیشتین بە ژمارە 6. زۆر باشە. پاشان ئەڵێین 6 کۆ 2 ئەکاتە 62، کەواتە دەبێت بینووسین تەواوە بچووکتر لە 63. ژمارە 1 لە خوارەوەی دووەکە ئەنووسین. پاشان ئێمە هێشتا مایتمان پێویستمان بە ژمارە 63. ژمارەکەی خوارەوە کە 6 ئەبدێتی ئەەکەین بە 62. پاشان ئەڵێن 62 کۆ 1 ئەکاتە 63، کەواتە تاکو ئێستا ئێمە گەیشتین بە ژمارە کۆتاییەکە. پاشان چی ئەەکەین؟ ئەم سفر و یەکانە بە جوانی لە خوارەوە ئەینووسی ژمارە باینەریەکە، کەواتە ژمارەی دیسیمڵ 63 ئەگەر بیکەینە باینەری ئەم ژمارەی لێ دەرەچێت. کەواتە ئێستا تۆ زانیت کە ژمارەیەکی دیسیمڵ بگۆڕیت بۆ باینەری. لەم حاڵەتە کە ئێمە نمونەمان هێنا ژمارەیەکی بچووک بوو، بەڵام چی ئەگەر تۆ ژمارەیەکی گەورە ڕوبەڕووی تۆ بەوە؟ بۆ نمونە ژمارە 678. چۆن تۆ بتوانی ژمارەیەکی گەورە بیگۆڕیت بۆ باینەری بە ئاسانترین شێواز؟ سەرەتا وەکو هەردەم وتمان ڕیزەکە ئەنووسی لە یەکەوە تاکو 128.
بەڵام لەم حاڵەتە تۆ تەرکیز بکە کە تاکو 128 ئەگەر هەر هەمان کۆ بکەیەوە واتە لە یەکەوە 2 4 8 16 32 64 128 هەر هەمان کۆ بکەیەوە ئەکاتە چەند؟ ئەکاتە 255 کاتە ژمارەکەی ئێمە 678 گەورەترە لە 255 ئەگەر بینیت ژمارەکە گەورەتر بوو لە 255 تۆ لەم حاڵەتە ئەبێ یاسایەکە ژمارەکانت گەورەتر بکەیت واتە ئێمە ڕاوەستاین لە 128 باشە؟ ئێستا چیەکەین ئەڵێن 128 کۆ 128 ئەکاتە 256 باشە 256ەکە ئەنووسی هێشتان پێویستمان بە ژمارەیەکی گەورەترە لەم حاڵەتە ئەڵێن 256 کۆ 256 ئەکاتە 512 کەواتە ڕیزەکە تاکو ئێستا یاسایەکە زۆر باشە چونکە یەکسانە بەم ژمارە گەورەیە کە هەیتمان واتە ئەتوانین کار بکەین لەگەڵ ئەم ژمارە گەورەیە لە ڕێگای ئەم یاسایە چونکە ئێمە وتمان تاکو 128 ئەکاتە 255 باشە 255 زۆر بچووکترە لە 678 بۆیە بەس نییە ئەبێت گەورەتری بکەیت وەکو وتم هەردەم ئاگادار بە ئەگەر بینیت ژمارەکەت لە 255 گەورەترە ئەبێت یاسایەکەی خۆت کە لە 1 تاکو 128 ئەینوسی ئەبێت گەورەتری بکەیت باشە؟ واتە ژمارەکە کۆی ژمارەی خۆی بکەوە 128 کۆ 128 ئەکاتە 256 بەم شێوازە ڕیزەکەی خۆت گەورەتر بکە با ئێستا دەست پێ بکەین بە دۆزینەوەی باینەری 678 یەکەم جار ئەڵێن کە وتمان ئێمە لە دەستە چەپەوە دەست پێەکەین بە ژماردنی باینەریەکە ئەڵێن 512 ئەڕواتە ناو ژمارە 678 512 بچووکترە لە 678 ژمارە تارگێتەکەی ئێمە بڵێ کەواتە لێرە تۆ ژمارە یەک ئەنووسی زۆر چاکە وتمان پاشان ڕاستەخۆ بەردەوام مەبە 512کە لە شوێنێک بنووسە تاکو تۆ بزانی گەشتی بە چ ژمارەیەک تاکو ئێستا باش لە خوارەوە ئەنووسین 512 پاشان بەردەوام ئەبین ئەڵێن 512 کۆ 256 ئەکاتە 768 کەواتە ژمارەکەی ئێمە 678 ئەم ژمارەی کە تۆ ئەیبینی 768 کەواتە زۆ زیاترە لە ژمارەکەی ئێمە لەم حاڵەتە ژمارە سفر ئەنووسی لە خوارەوەی 256 ژمارەکەی خۆمان لە خوارەوە وەک خۆی ئەمینێتەوە چونکە دەستکاریمان نەکرد پاشان بەردەوام ئەوین ئەڵێن 512 ژمارەکەی خۆمان کە لە خوارەوە نووسیمان کۆتا ژمارەکە پێی گەیشتین 512 کۆی 128 دەکەین ئەکاتە 640 ئایا 640 بچووکترە لە 678 بەڵێ کەواتە تۆ لێرە ژمارە یەک ئەنووسی لە خوارەوەی 128ەکە باشە بەڵام لە بیر مەکە ژمارەکەی خوارەوەی خۆت ئەبدێت بکە واتە تۆ تاکو ئێستا گەشتی بە ژمارە 640 512کە لە خوارەوە ئەگۆڕم بە 640 هێشتان مایتم ئەڵێم 640 کۆ 64 ئەکاتە 640 کۆ 64 ئەکاتە 704 704 گەورەترە لە ژمارەکەی خۆمان 678 لەم حاڵەتە سفردا ئەنین لە خوارەوەی 64ەکە ژمارەکەی خۆمان لە خوارەوە وەک خۆی ئەمینێ چونکە دەستکاریمان نەکرد گەورەترمان نەکرد باش دووبارە بەردەوامە بین ئەڵێن 640 کۆ 32 ئەکاتە چەند ئەکاتە 672 کەواتە نێزیک بووین لە ژمارەکەی خۆمان 672 بچووکترە لە 678 لەم حاڵەتە تۆ ژمارە یەک ئەنووسی لە خوارەوەی 32کە بەڵام لە بیر مەکە کە 640ەکەی خوارەوە ئەی خۆت کە نووسیمان بۆ زانینی خۆت ئەی گۆڕیت بە 672 کۆتا ژمارە کە پێی گەیشتی زۆر چاکە ئێستا بەردەوام ئەبین ئەڵێن 672 کۆ 16 672 کۆی 16 ئەەکەین ئەکاتە 688 کەواتە ئەم ژمارەیە گەورەتر بوو کەواتە لە خوارەوەی 16 سفر ئەنووسین واتە ئەم ژمارەیە ناتوانین بەکاری بینین پاشان بەردەوام ئەبین ئەڵێن 672 ژمارەکەی خۆمان کە لە خوارەوە نووسیمان کۆ 8 ئەکاتە 608 کەواتە گەورەترە لە ژمارەکەی خۆمان کەواتە ناتوانین هەشتەکەش بەکاربینین لە خوارەوە سفر ئەنووسین بەرداوام ئەبین بۆ چوارەکە ئەڵێن 672 کۆ 4 ئەکاتە 676 کەواتە 676 بچووکترە لە 678
کەواتە ژمارەکە دەتوانین بەکاری بینین لە خوارەوەی چوارەکە ژمارە یەک بنووسە. باشە لەبیر مەکە ژمارەکەی خوارەوە 672 ئەبدێتی بکە. لە 672 ئەیکەین بە چەند؟ ئەیکەین بە 676. ئێستا بەردەوام ئەبین بۆ ژمارە 2 ئەڵێن 676 ئەگەر کۆی بکەین بە ژمارە 2 ئەکاتە 678 کەواتە گەیشتین بە ژمارەکەی خۆمان. لە خوارەوەی دووەکە ژمارە یەک ئەنووسی پاشان پێویستمان بە یەکەکە نییە چونکە تازە ئێمە گەیشتین بە ژمارەکەی خۆمان. لە خوارەوەی یەکەکەش سفر بنووسە ژمارەکەی خوارەوەی خۆت ئەبدێت بکە بە هەمان ژمارەی سەرەوە کەواتە تۆ گەیشتیت بە ئەنجامە کۆتاییەکە. باینەریەکە لە بەرامبەرت دیارە کە نووسراوە 1-0-1-0-1-0-0-1-1-0. ئەمە ژمارە باینەریەکەیە بۆ ئەم ژمارە گەورەیە. کەواتە تۆ ئێستا فێر بوویت بە ئاسانترین شێواز ژمارەیەکی گەورە بیکەیت بە باینەری بە ئاسانترین شێواز. با نمونەیەکی ئاسانتر هەل بکەین زۆر ئاسان بێ لە کۆتایی تەنها بۆ لە بیرهینانەوەی ڕێگایەکان. بۆ نمونە ژمارە 192 مان هەیە چۆن ئێمە 192 بیکەین بە باینەری. ڕیزەکەی خۆمان ئەنووسین لە 1 تاکو 128 بۆ تاکو 128 مان نووسی چونکە 192 بچووکترە لە 255 گەورەتر نییە لە 255 تاکو ئێمە 128ەکە گەورەترکەین. نەخێر ڕادەوەستین لە 1 تاکو 128. پاشان دەست پێکەین دووبارە ئەڵێن ئایا 128 بچووکترە لە 192 128 ئەڕواتە ناو ژمارە 192 بەڵێ ژمارەیەک لە خوارەوە ئەنووسین. زۆر چاکە. لە شوێنێک ژمارەکەی 128 ئەنووسین کە ئێمە گەیشتین بەم ژمارەیە تاکو ئێستا لە خوارەوە ئەنووسین 128. زۆر چاکە. 128 ئەگەر کۆی بکەین بە 64 ئەکاتە چەند؟ ئەڵێن 128 کۆ 64 ئەکاتە 192. کەواتە گەیشتین بە ژمارەکە. ژمارە یەک ئەنووسین لە خوارەوەی 64ەکە. تاکو ئێستا ئێمە گەیشتین بەم ژمارەیە کە ئەمانەوێ 192 کەواتە باقی پێویست ناکە ئێمە ئیشی لەسەر بکەین. باشە هەر هەمووی سفڕەکەی ژمارە باینەریەکە 1-1 باقی هەمووی سفرە تاکو ژمارە یەک. تۆ بە ئاسانترین شێوەستوانی 192 بیگۆڕیت بۆ باینەری. تەنها هەندێک کارت پێویستە لە حاڵەتێک ژمارەکە گەورە بوو. باشە؟ بەڵام لە زۆربەی کات IP ئەدرێسەکان بابەتەکان ژمارەکان بچووکترن لە 255 بۆیە پێویست ناکە تۆ لە 1 تاکو 512 بڕۆی بەڵکو هەردەم ئێمە لە 1 تاکو 128 ئەنووسین یاسایەکە ڕیزەکە. کەواتە هاوڕێن وازەنگشتە کۆتایی ئەموانەیە کە باسمان کرد چۆن تۆ بە ئاسانترین شێواز بە ئاسانترین ڕێگا ژمارەی باینەری بدۆزیەوە واتە ژمارەیەکی دیسیمەڵ بگۆڕیت بۆ باینەری. هیوادارم زۆر باش لەموانێت تێگەشتە بن وانەی داهاتوەتان بینمەوە. هەر شاد و بەختەوەر بن. خوداحافیز.